بینەران عزیزم بخێراتن سەرسەری من سەر چاوات vê vîدyoya xwe de ez hez dikim mêvanekî giranbiha nivîskar daman demê de çalakvarê giştî yê Kurdî karûbarê Kurdî û rojnamevanê Kurd Goran Helepçeyî bikim mêvan ez hez dikim digel mamosteyê me bi taybet li ser rewşa Kurdistanê bi giştî lê bi taybet jî li ser başûrê Kurdistanê wezê partiyên Kurdî siyaseta Kurdî lêberê hetan ji bebê em ê li ser rewşa Kurda bi giştî biaxivin belê mamosteyan bixêr bê سپاس mamoste êste min hez dikim tu tozê bi taybet bo bîneran tu binasin cenabê tu binasin û bizanin min te Goran Helepçeyî kî ye û her bi xerîkî çi ye lew bare we hez dikim ku tu tozê pênasê xwe bikî. باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سەرەتا و هەوڵەدەم بە درێژە نەکێشم پێناسێکی خۆم بدەم بە بینەرانی بەڕێز من ناو گۆران هەڵەبجەیە خەڵکی هەڵەبجەم دیارە لە مێژە لە دەنیمارک دەژیم سەرقاڵم بە کاری ڕۆژنامەوانی هاوکات نووسەرم دەنووسم لە زۆربەی ماڵپەڕە کوردەکانە بابەتم هەیە چاوپێکەوتنی شتیوام هەیە هەم کەسیشم لە مێژە لەگەڵ حیزبی شووعی عێراقی و ئێستا کوردستانی کار دەکەم و بەردەوامی شت بڵاوەکەم و لێرش لە دەنیمارکێکی کۆمەڵایەتی سیاسی هەبێ من بەشداریم تێتا کردو و دەیکەم بە پێی توانە و لە سەر ئاستین بابنێن ڕۆشن بیرۆوان کەسێکم ناسراوم تا ڕادەیەک و ئیشەکەم ئەوی پێم کرابێ کەم کردومەوەش پێم کرد لەمەوە دوایی کەم بۆ خزمەتی ئینسانێت و بۆ خزمەتی نەتەوەکەم و هەر کە من توانام هەبوو بێ بەشداریم تێدا کردووە لە دەنیمارک ئەو بە کورتیەتوان بڵێم پێناسێکی باشە مامەجان دەست خۆش ئێستا من حەز دەکەم بینەرانی من زۆربەیان کوردی باکوورن لەبەر ئەمە بەرنامەی یەکەمە کە من بە سۆرانی ئان بە سورمانجی دروست دەکەم بەڵام حەز دەکەم کە قسەکانی ئێوەش تاکو بتوانم ئان کاتمان هەبێ من بە کورمانجیژی بۆ بینەران دەرببرم لەبەر کوردی باکوور و کوردی ڕۆژاوا ئێستا ئەلان تۆزێ لەسەر وەزی کوردستان زۆر خەریکن کە زانیاری وەربگرن بەڵام ئینفۆرماسیۆنیان نییە بەداخەوە لەبەر ناتوانن ئەو چاپەمەنی و بگشتی مەدیای کوردی باشوور تاقیب بکن و بخوێنن لەبەر ئەو مشکلەیەژی ئێستا نازان وەزی کوردستان چاوانە بەس من حەز ناکەم کە تەنها ئێستا لەسەر وەزی ئەمڕۆ قسە بکەم حەز دەکەم تۆزێ بیر و بۆچین تۆ لەبارەی کوردستاندا بەگشتی ئەم 30 ساڵی دوایی کە دەسەڵاتی باشووری کوردستان ئەو دەستکەوتوی باشووری کوردستان ئەوانە تۆزێ بە بینەران بتوانێت دەرببڕێ هەم وەکو نووسەر هەم وەکو ڕۆژنامە نووس سەدان بیر و بۆچین تۆ باشترە لە سیاسەتمەداری کورد لەبەر ئێستا سیاسەتمەداری کورد لە کوردستان تۆزێ مشکلەیان هەیە لەبەر ئەوەژی حەز دەکەم لەبارەی باشووری کوردستاندا تۆزێ بۆ ئێمە وەزی کوردستان دەرببڕێ. سپاس سەرەتا بۆ مەسەلەی تێگەیشتن بە زاراوەکان کرمانجی سۆرانی من وا هەست دەکەم کاکاگری ئەوەتی کەوا کورد تێکەڵ بوون لە ئەوروپا هاوکات ئەم میدیانە هەن بە هەردوو زاراوەکە بەرنامەیان هەیە ینی لێک تێگەیشتنێک هەیە ئەو وەکو جاران نەماوە پێشەکە بڵێ ئەمە زمانێکی من هیچ لێ تێناگوم بەڕای من بەش بە حاڵی خۆم لەسەر تێ دەکەم بەس لەوانەیە نەتوان قسەی پێ بکەم کرمانجەکانیش قسەکەین ئەوانش سەد لەسەر تێگەن لەوانەیە نەتوانین گزارش بکەم تەفاهومێک تێگەشتنێکە ئەو بربەستە نەماوەکو جاران لە زمانەوان جا هیوادارم لە قسەکانی منش تێ بکەن هەوڵەدەم بە هێواشی قسە بکەم مەک سۆرانجی هەر بە سۆرانی بەس بە شێوەیە کەوا تێ بکەن باڵان کاکاگری مەسەلەی ئەگەر ئێمە بێن قسە لەسەر ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و فرەڕەهەندی کوردستانی باشوور بکەین ڕاستیەکەی کاتی زۆر دەوێت چونکە
وەزعەکە ئەوەنە ئالۆسە ناتوانین من لە بەرنامەیەکی ئاوا هەموو ئەکانی باسکەم لێکۆڵینەوەیەکی جدی بکەین و چی بۆچێ بەڵام ئێمە ئەتوانین تا ڕادەیەک پێناسێ بدەین بەکوایە وەزعی باشووری کوردستان زیاتر باشوور کە ڕێزت ئاماژت پێدا وەزعەکە ناتوانین بڵێن تەندروستە چونکە ئەگەر ئێمە بین پێوەرێک دابنین بۆ دەستکەوت یا بۆ شکستی بەو شتانەیە کەوا ڕووی داوە هاتوونەتە ئامانج ئەی بینین هەستی پێ دەکەین بۆ زۆر داخەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان و هەر کوردێکی کەش دەزانێت لە ماوەی حکمی ئەم 30 ساڵەی و پارتیدا شتێک نەهاتوەتە دیکە لە بەرژەوەندی خەڵکی بەژمێنەتی ئەو بەشە بێت بەداخەو نەیانتوانێت تا ئێستا کێشەوە ئەو خەڵقی باشووری کوردستان دڵخۆشکەن بۆچی نەیانتوانیوە یعنی ئەگەر بیانویستە ئەیانتوانی حتمەن بەڵام نەیانویستووە لەبەر ئەوەی ئەوان ئەجندەیانە لە پرۆگرامیانە لە سیاسەتیانە لە بەرنامەیانە بە ناوی بەرژەوەندی میلەت لە بەرژەوەندی خۆیان دەکەنەوە سەرەتا وەک حیزب بنەماڵە وەکو کەس لەبەر ئەوەی نەیانتوانێت خزمەتێک بۆ خەڵقە بکەن و ڕۆژ بە ڕۆژ ژیان و گوزەرانی خەڵک پێراڕوان یعنی تۆ تەسەور کە دەسەڵاتێک ئەم هەموو پارەی لە بەردەسا بێ ئەم هەموو ئیمکانیەتی هەبێ نەوت بفرۆشێت سنوورەکانی بەدەست بێ هەراج و زەریبە لە ناو داخل دەستکرد نەتوانێت بە ڕێکوپێکی موچەخۆرانی خۆی بدات ئەمە کارەساتە نەتوانێت چووکترین شت کە پێ ئەڵێن ئاو یا کارەبا یا تەندروستی کاتیتر دابین بکە بۆ خەڵک ئەمە کارەساتە کەواتە ئەم دەسەڵاتە لە ماوەی 30 ساڵات چی کردووە کاگەری من خۆشی وتومەوە ئەگەر لە ماوەی 30 ساڵە هەر ساڵی یەک بواریان بگرتایە شتێکیان لێ دابین بکرایە سادە لە ئیساکێ هەموو شتێ ئۆکێ بوو لە کوردستان بەس نەیان کردو چونکە نایانێت ئێستش نایانەوێت بیکەن لەبەرەوە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێستاکێ بۆتە جێگەی گلەیی و گازنە و یعنی هەتا بڵێم خەڵک بە ئاشکرا ئێستا ڕەخنەیان لێبن لە ڕەخنش دەچوە قسەیان پێ ئەدەن ئەمە وای کردو کە ئەو دەسەڵاتە بچێتە خانەیەکیکەوە خانەی جیاواز لە میلەت بە جۆرێک ئەژی خەڵکی خۆشیان و بنەماڵە و کەس و کاریان بە جۆرێک ئەژی شاهانە ئەمەش وای کردو دوو جۆر چین دروست بێت چینێکەوە زۆر نەکبەت و چەوساوە و بێدەرامەت و چینێکیشکەوە خۆیان کۆمپانیان هەیە و قۆرخی هەموو دەسەڵات و کەرتی ئابووریان کردو بە ئارزی بن و گەنداڵی ئەەکەن و کەسیش ناتوانم محاسبیان چونکە هەر خۆیان هەموو شتێکن ئەمە بە کورتی یانێتوان بڵێن شکست لە دوای شکست بۆ خەڵکی باشووریان هێناوە ئەم دوو دەسەڵاتەوە بە قەناعەتی منیش ناتوانن لە ئایندا شتێ بکەن کە ناوی بنێت چاکسازی چونکە ئەگەر چاکسازی بکرێ بێ لە خۆیانەوە دەست پێ بکەن کاگاکی یا خۆشیان ناوێنێ ئەو ئیمتیازات و ئەو ئیمکانێتەوە ئەو دۆخەی کە هیانە لە دەستی بدەن بیدۆڕن لەبەرەوە هەر بەو دۆخە ئەمێنێتەوە خراپتریش شەبێت دەربارەی باشووری ماما باشە من پرسیاری تر ئێستا من کاتی پرس دەکەم حەزەکەم ئەو هزر ئانجی ئەو پرسی لە مێشکی بینەرانی خۆمدا من هەر بە گورەی ئەوە ئەخوازم بپرسم بە فکری خۆم نا من تۆ جیاوازی کوردستان دەزانم دەڕۆم دێم بەڵام هەر کوردێک لەسەر ئەم فکرەیە ئێستا لە کوردستان ستاتویەکی وەکو دەولەت هەیە ئەمە 30 ساڵە هەیە ئەمە ئەمڕۆ نییە ئەمە وەکو دەستکەفتێک ئێوە چۆن دەبینن لەگەل ئەمەش ئەو خراپی کرد لەسەر گەندە دمەشی و ئەو شتێکە ئێوە باستان کردی ئەوانە من حەزەکەم بزانم وەکو دەستکەفت ئەم 30 ساڵە ستاتویەکی دەولەتی کورد هەیە حکوومەتێکی کوردی هەیە لەوەی ئەی ئەمە بە لای باشی و ئێوە چۆن دەبینن
ئەوە بەکاردێ ئەم بەکارنای ئەم دەرفەتە لە لای دیپلۆماسی بە لە لای سیاسی بە بۆی وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆی وڵاتی جیهان بەگشتی ئەمە چۆنە ئێستا بڕێوەبردننی ئەم حکوومەتە چۆنە بە بیرڕای کاکەگەری ڕاستش قوارەیەکە پێ لە قواری هەرێمی کوردستان ئەمە ناتوانین نابنە دەوڵەت چونکە دەوڵەت پێناسی دەوڵەتیە عێراق دەوڵەت لە تورکیا من هەر وەکو دەرفەتی دەوڵەت وتم بڵێ مقەوماتی دەوڵەت هەیە بەڵام دەوڵەت نییە کیانێکە هەندی وڵاتی پێ بکرد و تەعاملی لەگەڵاکەن و دیبلۆماتکاران لەوێ هەن و هینیان هەیە نوێنەرایەتیان هەیە و بازرگانی هەیە و هاتو چوە هەیە و فڕۆکە خان ئەمانە هەمووی هەیە ڕاستە بەڵام کە ئێمە دەی سەر حسابی ئەوکەن ئەم دەوڵەتە ئەم کیانە لە خزمەتی خەڵکەکەی دایانە ئەمە پرسیارە گەورەکەیە یعنی تۆ ئەڵەی 30 ساڵ باش ئەم 30 ساڵت ڕاست خۆ لە جیهانە دەوڵەت زۆر هەیە لەمەی ئێمە بچووکتریش لەمە ئێمە بێ ئیمکانیەتریش بەس خزمەتی خەڵکەکەی کردو توانێتی لەسەر پێی خۆی بۆسێ بەس ئەمەی ئێمە هەرچی ناوانێ ئەمکیانە نەیتوانیەوە ئەوە بکا کە با بڵێ شایستەی ئەوە بێ خەڵک ڕێزی لێ ئەم دەوڵەتەم دەستکەوتە چونکە ئەو پێشیژم دەستکەوت بە چی حزا بەوەی کە لە بەرچاوە کە خەڵک هەستی پێەکە ئێمە لە کوردستان لە باشوور هەستە بە شتێک ناکەن کە ناوی دەستکەوت بێ نییە بە پێچەوانە و ینی تۆ تەسەوەر کە لە کاتی دەسەڵاتی سەدام حوسێن لەو کاتە ڕاستە چەوسانەوە هەبووە گرتن هەبووە کوشتن هەبووە ڕاگواستن هەبووە ئەنفان بەس بەلای کەمە خەڵکەکە ژیانێکی شایستی ئابووریان هەبووە موچی خۆیان لەسەری مانگا وەرگرتووە ئاویان هەبووە کارەبایان هەبووە خزمەتگوزاریان هەبووە ئەمانە هەبووە بەڵام ئێستا هیچیان نییە لێرە وەرە تۆ کەسێک تەنها ڕخنیان لێ بگرێت تەنها بڵێەوە ئێوە نەتانتوانە خزمەت بکەن ئەیگرن ئێخەنە سجنە وەرە ئەوانەی چالاگوانی باتینە هەر لەسەرەوە داوایان کردو کە موچە لە کاتی خۆیان بدرێت یا ڕخنێن لە شێوازی بەڕێوەبردنی دەسەڵات کرد گرتووە ئیسا لە بەندی خانن حکومەت یا دەسەڵات یا دیاتگا شتێ بخاتە ڕوو بڵێ ئا لە سەرەمە گیراوە ئەمەی کێشەکە لێرە یان تۆ کە ئەڵێ کیانێکم هەیە ئەگە ئەو کیانە دایم بزانی تا چ ڕادەیە لە خزمەتی خەڵکەکەیدایە من چی بکەم لە کیانێک کە با نەک 50 ساڵیش بەس خەڵک بچەوسێت خەڵک مرتاح نەبێ خەڵک خۆشگوزەران نەبێ خەڵک گلەی و گازندەی هەبێ خەڵک لەسەر جادە هاوار بکە خانەنشین لە ڕێگەی ئەوەی کەوا موچەکەی وەربگرێت لە بەرخۆرە ئەتوێتەوە گیان لە دەستدا ئەمانە بەڕاستی شەرمەزاری بۆ دەسەڵاتێک کە نایە خۆی بنە دەسەڵات و کیان ئەوە ڕای من ماما من حەزەکەم تۆزێ لەبارەی پەیوەندی سیاسی دەوڵەتەکان لەگەڵ کوردستان هێزی سیاسی کوردستاندا و بەگشتی پەیوەندی ئەوان لە بینی خۆیاندا پرسیار بکەم ئایا ئێوەتوان لەو بارەوە تۆزێ هەسەنگرن کوردستان دەوڵەت نییە وایە بەڵام حکم لە دەستی کوردان دەیە لە ئەو هەرێمە لە ئەو منطقەیە حکم لە دەستی کوردان دەیە بەڵام هێزی سیاسیەکانی کوردستان پەیوەندیان لەگەڵ دەرەوە و لەگەڵ ناوخۆیی مشکلیان زۆرە من حەزەکەم لەو بارەوە تۆزێ قسە هەرسەنگاندنی ئێوە گوێلێ بگرم بە تایبەت داگیرکەرانی کوردستان چ دەستکاری لە کوردستان هەیە ئەزای چۆنە کاکاگریان هەر کیانێک کە هەیە بتەوێنێتەوە بێت جۆرێک لە پەیوەندی بەر و دەرەوت هەبێت چونکە بەبێ ئەوە ناشی ئێستا بۆ نمونە با بڵێن لە دوورەوە دەستپێکە ئەمریکا ئەوروپا ئەوان جۆرێک لە پەیوەندیان لەگەڵ کوردی باشوور نەک بە ناوی سیاسی بە ناوی ئینسانی بە ناوی مرۆیی هاوکاری دەکەن چەکت بۆ دەنێنن پشتگیری دەکەن لە دژی داعش لە ڕووی ئابووریەوە یارمەتی دەدەن کۆمەڵەیە ڕێکخراوی مەدەنیە چ ئەوروپا چ ئەمریکا لە کوردستان هەیە ئیشەکەن خزمەتەکەن
بەڵام وەرە سەر وەزع سیاسەکە ئەوان احترافت پێکەن نەخێر نایکەن یعنی بۆ ئەگەر بیان کردایە بیانسا لە کاتی ڕیفراندوما بۆ پشتگیری هەرێمیان نەکرد نەوە بە قسەی خۆیانتیان ئێمە وتمانە جارە کاتی نیە ئەوان لە ڕووی سیاسی و تا ئیساکێ بەداخەوە بۆ بەرژەوەنی خۆیان نەگەڕێن هیچ ئەجندایەکیان نییە ئەجندای سیاسی لەگەڵ هەرێما کە بڵێن ئێمە بەڵێ لە ڕووی سیاسی هەرێم ئەوان تا ئیسژۆنە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و ئێمە داوای سەقامگیری لە عێراق دەکەین حتمما ئەوان تا ڕادەیە گۆکوتم ئەیانێ ئەو کیانەی کورد بمێنێ بەس بە شێوەیە بێکەوە زیاتر داوان نەکات زیاتر نەچێتە پێش سەر بەخۆی نەبێت ئەمە وەزعیەوە ئەگەر بێتە سەر وەزعی داگیرکرد تورکیا و ئێران و با بڵێ عێراقم کاگاگری ئەوانە تەنها بۆ بەرژەوەندی ئابووری ئێمەیانەوێت چونکە هیچ نەبێت وڵاتێکی وەکو تورکیایە ئێران ساڵانە ملیارە دۆلار دەستکەوتی ئابووریان هەیە لە هەرێمی کوردستان یعنی بڕۆ ئێستا بازارەکانی هەرێمی کوردستان تورکی لێ کاڵاکانش هەمووی خراپن هەمووی بەسەر چوون هەمووی کۆن هەمووی تەزویرە ساغیەکەن و نەکەرەوە هەمووی پڕە لە نەخۆشی پڕە لە مەوادی کیمیایی بەڵام باشترین بازارە بۆ تورکیا لەبەرەوە تورکیا ئەیانەوێ ئەم هەرێمە بمێنێ بۆ شێوەیەکەوە بازارێکە بۆ ئەوان بەڵام لە ڕووی سیاسی و ئەبەدەن تەعاملی لەگەڵ نەخێر هەتا خۆ دیمان لە کاتی ڕیفراندۆمەکە چەند جاتی هەرێمیان کرد ئەوان تا ئیتر بڕۆ ئەگەر مەسئولەکانیان بدوێنە ناڵێن کوردستان ئەڵێن باشووری عێراق ئەڵێن بەشێک لە عێراق هەندێک جا هەرێمی عێراق ئەو شتانە ئەوان بە هیچ جۆری احترام بۆ کیانە ناکەن و نایشیانەوە ئەگەر بزان ئەو کیانە مەترسی بۆ سەر ئەوانە بڕوات بێت لە ناوی دەبن چونکە ئەوانە هەر لە ڕێگە و دژی هەموو شتێکن کە ناوی نەکەرە هەرێمی کوردستان و باشوور ئەمە لەبەرە ئەوانە تەعاملی دراسیەکان تەعاملی داگیرکەرەکان لەگەڵ ڕادەیەکە توان بڵێ اقتصادیە ئابووریە بازرگانیە نەک سیاسی بە هیچ جۆرە ناچێت خانی سیاسی و هەرگیزی با بڵێن احترافی کوردستان بە هیچ پاشێکیکە ناکەرەوە تا خۆتە بینی لە ڕۆژاوە چی دەکەن ئەوە بەڕای منە بەو جۆرێت بەڵێ باشە مامە ئێستا پەیوەندی ئەم داگیرکەرانە وەکو تورکیا وەکو ئێران وەکو عێراق خۆ دیارە تۆزێ بەڵام تورکیا و ئێران ئێستا دەستکاری بە نهێنی و بە ئاشکرا لەسەر کوردستان زۆر زۆرە پەیوەندی ئەمانە لەگەڵ هێزە کوردیەکان چۆنە وەکو پەدەکە وەکو پارتی دەموکراتی کوردستان وەکو یەکێتی وەکو پەکەکەش ئێستا وەکو هێزێکی سیەم لە باشووری کوردستانە جێبەجێش بووە پەیوەندی ئەم داگیرکەرانە لەگەڵ ئەم پارتیە سیاسیەکانی کوردی چۆنە ئەزای چۆنە کاکاگری بە تایبەتی با بڵێن تورکیا و ئێران ئەمانە بۆ ئەوەی ئەجندای خۆیان سیاسەتی خۆیان بەڕێ بکەن ئەبێ پەیوەندیەکی توندوتۆڵیان لەگەڵ یەکێ لەو هێز گەورانی کە لە کوردستانە هەبێت و شتەکانی خۆیان سیاسەتی خۆیان فەرزەکەن بەسەرە بۆ نمونە ئێساکێ هەمومان هەستی پێکەین و ئەزانین کەوا پارتی دیموکراتی کوردستان تەواو تەسلیمی تورکیا بووە ئەمە هیچ ئینکاری لێ ناکرێت خۆشیان احترافەکەن ئەوە تا ئەڵەن 30 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی کوردستانم بنکەی سەربازی هەیە بە ئارزووی خۆی بەردومانەکە خەڵک دەکوشێت دارسانەی بڕێ ئەسووتێنێ قسە ناکە چونکە ڕێکەوتون کە ئەو دەستڵاتی خۆی و تورکیا چی ئێمە بیکە و جگە لەوش بەڕاستی تورکیا پارتی ناتوانێت هیچ کاتژی تورکیا هێزێکی دەوڵەتیە هێزێکی گەورەیە ئەندامە لە ناتوە چی ئەیکا هەماهەنگیەک ڕێکەوتنێک لەگەڵ تورکیا پارتیا هەیە ینی هەموو کە زانێت پارتی ئیش بۆ تورکیاکە دژی چی دژی پەکە بۆچی چونکە نەیاری هەم تورکیاشە و هەم پارتیش ئەمە لەو لە لاکەی ترەوە بە هەمان شێوە یەکێتی کار بۆ
هین نەکا ئێران دەکات تەسەوور بکەن زۆر جار ئێران تەدەخل لە کاری ناو یەکێتیش دەکات کێ بێ بە ئەمە کێ هەڵبژێرە کێ بە بەسەر و کۆمان ئەمە هەمووی دیارە و ئاشکراشەوە یان شتێک نییە مابێتەوە بەنهێ لەو لاشە بە هەمان جا لەبەرەوە ئەم دوو حیزبە تا ڕادەیە دەسەڵاتی سیاسی و ئازادی سیاسی خۆیان لە دەستدا دراوەتە دەست ئەو دوو وڵاتی کە ناو تورکیا و ئێرانە بۆچی بۆی بەرژەوەیان لە پارێزین ئێوە بمێنەوە دەسەڵاتان هەبێ بەس ئێمە شتمان بۆمان جێبەجێکەن ئەو تا بۆ نمونە لە با بڵێن سەوز تا ئیساکێ سەدەها ئەندام و لایەنگیری هەردوو دیموکرات و کۆمەڵەکان تەرۆرەکرێن بە ئاشکرا و یەکێتیش باشە زانێکێ ناتوانە قسە بە هیچ نان بە هەمان شێو لەو چی بیۆ ئەیکا خەڵ تەرۆرەکە خەڵەگرێ لەو زۆنی زەر ئێران هین بڵێن پارتی ناتوانێت هیچ قسە بکە ئەمانە با بڵێن هینەکان لە دەستدا ئەو ئازادی بەنای خۆیان و قسە بکەن و بڵێن خۆیان سیاسەتەکەن نەخێر هەر تا ئێوارە بڵێ ئێمە سەر بەخۆین ئێمە سیاسەتی خۆمان تا ڕادێک تەسلیمی ئێران و تورکیا بوون زۆر بەداخە ئەمەش زیانێکی گەورە بە زێ کورد دەکەێنێت بووە نمونە مەسا یەکێ لەو شتانێکەوە ڕفراندۆمەکە بوو دوو بۆچوون هەبوو یەکیان پارتی بوو کە مقاومەکەن و بمێنەوەی بۆچوونێکیان ئەوە بکووە یەکێتی بەشێ لە یەکێتی کەوا کشانەوەکە چی بوو لەژێر فشاری ئێران بوو قاسم سلێمانی هاتوو پێش ڕۆژ پێشپی وتو کۆ بوو نابێ بە یەک جۆرە مقاومە خۆش بوو کشانە پێزەکان چاو کارەساتە ڕوویاکە لە هەولێر لە ببوورە لە کەرکووتیمە جامانە بە هیچ جۆرێ هێزی ئەو نین کەوان بڵێن هێزی نیشتیمانی بە هیچ جۆری هیچیان هێزی نیشتیمانی ئەمانە ئەگەر بێن سەر پێکاکاش پێکاکە دەوڵەت نییە دەسەڵاتی نییە کیان هێزێکە ماوەتەوە لەوێ بۆی دیفاع لە خۆی ئەکا دیفاعش لە خۆی لە دژی هێزێکی داگیرکەری دڕندەی وەک فاشیوک و تورکیا ئەگەر جۆرێک لە جۆرەکە دەسەڵات پێکاکە پەیوەندیەکی لەگەڵ ئەم لایەن یاک ئەو لایەن هەبێ بۆ مانەوەی خۆی بەڕای من هیچ مەناعەتیان نا بەڵام گرنگەوە ئەوان خیانە هەیە لە نەتەوەکی خۆیان نەکردووە ماونەتەوە هێزێکن تا ئیساکێش بەلای کەم و خۆشەویستیە و تەئیدێکی جیهانیان بەدەستێناوە ئەوە زۆر گرنگە ئەمەش دەوانە بە پاکی بێنێت چەندین جار بادەریشان دەست پێش خەیاکردەوەیکەوە یەکێتی بێن پێکەوە دانشن با لە ناو خۆیانە بەلای کەمەوە دژاتی یەک نەکەن شەڕی براکوژی نەبێت ئەوان ئامادەیان پیشانە بەس بەداخەوە لایەنەکانی تر بە تایبەتی پارتی قوبوڵی ناکە و ئەگەر بڵێ ڕاستی ئەوانش لە ئەنگیریان هەیە هێزیان هەیە خەڵکیان هەیە لە باشووری کوردستان لە ڕۆژ ئەوە ئەمانەیان ئەمە نەکرد لەبەر خۆیان دروستیان لەبەر خەڵقانێکن تا ئێستش ئەوان بە هێزێکی شۆڕژگەر و پاک و دڵسۆز دەزان حتمما پەیوەندیان پێ بکەن لە ئەنگیریان یان تۆ بڕۆی سەر ناوگەریدا هەنووە ئەشکال خەڵکی باشووری خەڵکی ڕۆژئاوای خەڵکی ڕۆژهەڵاتی تایە ئەمەش چیە لەوەیکەوە ئەوان ئەم هێزێکی دروست سۆز و پاک دەزان زۆر سپاس مامە ئێستا من حەزەکەم دوای ڕەفەڕاندوم هەندێک لەسەر هەندێک ڕووداوی بربەچاو ئەخوازم قسە بکەم باشە ڕەفەڕاندوم بخۆ وەکو سیاسەتێکی کوردەواری ئێوە دەبینن ئان هەر سیاسەتێکی ناودەولەتی بوو پیلانێک بوو نەخشێک بوو لەبەرگە زۆر کەس بۆی مەسلەی ڕەفەڕاندوم وەکو تاوانێک وەکو گوناحێک دەبینن و بۆی ئەمەژی بارزانی تاوانبار دەکەن ئێوە چۆن دەبینن مەسلەی ڕەفەڕاندوم بە بیر و ڕایوە چی بوو ئەنجامەکانی بەڕای من مافی هەموو میلەتێکە ئەگەر با 50 کەسیش بن ئەوان بڕیای لە چارەنووسی خۆیان بدەن ئێتر دەوڵەتی سەر بەخۆیە فیدرالیە کۆنفیدرالیە چۆن ئەیانەوە بژین ئەوە پەیوەندی بەوانەوەی بۆ ئەمەتۆم
یەکێکە لەو ڕێگانەی کەوا پێت ئەڵێ مەدەنی شارستانی یاسایی ئێمە زۆرینەی گەلی کورد ئەوێ جیابێت دەوڵەت دروستکاوانیە ئەمە مافێکی سروشتیە بەڵگەنامەکانی نەتەوە یەکگرتوەکان و وڵاتان و هەموو شوێنە هاتووە هیچ شتێک لە شوێنێک نییە کە بڵێت کورد یا هەر نەتەوەیچکە بۆی نییە جیابێت و دەوڵەت سەربەخۆی هەبێت ئەمە بەرقەرارکەوە بەڵام کاکاگەری یەک شت هەیە لە سیاسەتە تەوقیت زەمان کات دەوروبەر ئەمانە زۆر گرنگە بۆ تۆ وانە کە کەسێک بۆن منە هەرەکێکی سیاسی دەست پێکە ئەبێ دراسەیەکی جوانی هەوڵومەرجی دەوڵەتی و ئەگونجێ یان ناگونجاوە یانە دەست پێ بکانەی کادوای ئێمەش کێشەی ئەمە هیف ڕفراندۆم لە دووستا بوو یەکەمیان لە تەوقیتەکە کاتەکە یعنی کاتی ئەوە نەبوو تۆ لەو کات بەڕێ لە ڕفراندۆم گرنگتر شت هەبوو بیکە تۆ ناتوانێت ڕفراندۆم کە میلەتەکەت برسی بێ تۆ ناتوانێت ڕفرانێکی ڕێک و پێکردنێ تۆ ناتوانێت ڕفراندۆم بکەیت هێشتا سیاست و ئەجنداکانت بەدەست دەسەڵاتی بەدەست دراسێکەوە تۆ ناتوانێت ڕفراندۆم بکەیت لە ناو خۆ تا دوو هێزی سەرەکی هەن ناکۆکییان هەیە ناکۆکی قوڵیان هەیە ئەمانە هەموو کە پێ حرەکەی کوردی یاخود با بڵێن ئەو دەسەڵاتی کە بوو ئەو ڕفراندۆم ئەم شتانی لێ بەرچاو بگرتایە ئەمە دووهەم لایەنی نێوخۆ دەوڵەتی و هەرێمێکە کەوتم تورکیا و ئێران و عێراق و سووریا هیچیان پێیان خۆش نەبوو هیچیان قەتیش پێیان خۆش نابێت بەڵام لایەنێکی کە هەیە کە پێ ئەڵێن نێو دەوڵەتی ئەمە ئەوروپای ئەمە ئەمریکا ئەمە کوێ ئەمانە ئەبووە کورد پرسێک ڕایەکی بەمانە بکردە ئایا کاتی خۆیتیمە ئەم شتە بکەن پشتگیریمانەکەن یانە بەداخەوە کۆمەڵی دیعان بڵاو کردەوە بە تایبەتی پارتی و کادراکە ئەمریکا ڕازی و ئەوروپا ڕازی و پشتیوان نەبووە نیان ئێمە ڕازیەوە ڕفراندۆمەکەن بەڕای من ڕفراندۆمەکە ئەمە بوو جگەر لەوە کاکاگری ڕفراندۆم کە تۆ ئەیکەی بە هەستێکی پاک لە دڵسۆزیە بیکەی نەکبیت بکەیتە ڕووپانگەندەیەک بۆ خۆت و بۆ حیزبەکەت ئەمە جەوهەری مەسەلەکەی نەک من زۆریش لەو قەناعەتان کە ڕفراندۆم کردی نەک بە خۆی دروستکا بۆ کورد و تیانێکی سەربەخۆ و ئاسایش و ئەمن بەرقەرار بکەن نەخێر بۆ ئەو بکەوە چونکە مەسعود دەزانی ئەڕواتر ماوەی کە ئەو مەسەبەی نامێنەوتی باش شتێک بۆ خۆم تۆمار بکەم سەروەریەک دەستکەوتێک ئەو ڕفراندۆمەی کورد کە دراسێکی جوانی نەکرده بوو پرسیان بە خەڵ نەکرد خۆیان هاتن ئەو شتیان کرد و وەکو خۆی وتی شتەکە ئەکەمیتەرە گەر سەری گەر باش و سەریش نەگە من بڵێن مەسعود بەرزانی مەسئول لە شت ئەمە لە سیاسەت شتیوانیە تۆ ناتوانێت ژیانی میلەتێک بخەیتە مەترسی و بۆ مەبەستێکی تایبەتی خۆت فعلەنەوە خستە مەترسیەوە لە ساپەنجای خاکی کوردستانمان لە دەستدا سەرچەوایەک ڕوو بوو دەستکەوتەکان ئەمانە تۆ ئەبێ بیری لێ بکەیتەوە تۆ دوای داعش کورد مسەیتەر بوو لەسەر تەواو ئەتوان بڵێ هەموو خاکی کوردستانە بەس لەپەر بە بۆنێ ڕفراندۆمێکی نامە دروستەوە لە ساپەنجای خاکی کوردستان لە دوایش بەڵەوەڵا ئێمە نێچیرە لەوەڵا ئێمە ڕفراندۆمان بۆ سەربەخۆی نەبوو ئەی بۆ چیوە بۆ یاری بووە بۆ گەمەکردن بووە میلەتی پارتی یەکێتیش دوای وەڵا ئێمە لەگەڵیانە بووی ئەی لەگەڵیانەم بۆ دەنگتان پێدا بۆ ڕێگریتان لێ نەکرد ئەمانە هەموو کۆمەڵی کێشەم کردن بەڕاستی ڕفراندۆم زیانی بە ئێمە گەیان بە هەموو جۆر باشە بەڵام لە نازانم لە بارەیەکی تربەژی بەتایبەت لە بارەی ناونەتەوە وەکو پەیامێک نەدا بە هەر کەسێک وەکو بڵێن کورد ئازادی خۆیان دەخوازن سەرخۆبوونی خۆیان دەخوازن لە باشیوە هیچ لایەکی ڕەفەرەندوم نەبوو من لە ئالی پۆزیتیفش ئەخوازم بزانم بوو نەبوو خەساری هەبوو ڕەفەرەندومەکەی تێنەگەشتم ببووە پرسیارەکە دووبارە ئەخوازم بزانم ڕەفەرەندوم هەر
عالی خسار و زەرری هەبوو بۆ کوردان ئان لای باشیش پۆزیتیفش هەبوو من ئەخوازم ئەوە بزانم بە تایبەت لەبارەی دەوڵەتانی ناونەتەویدا تەسیرێکی هەبوو ئان نەبوو من ئەخوازم ئەوە بزانم بەڕای من نەیبوو نه ئەبەدەن نەیبوو چونکە وەکو پێشتر ئاماژەم پێدا کاگاگری هەتانی جیهانی زلهێز و کاریگەر دوای و ڕفراندۆم هیچ قسێکیان دەربارەی ئەوە نەکرد و پێشتر تویان ئێماڵی کاتینی پشگیریشیان نەکرد یعنی تۆ تەسەور کە هێزێکی وەکو ئەمریکا سوپای هەبوو بەڵام کە با بڵێن هەشتی شعبی هاتن هێرشیان کرد ئەوان بێ هەڵوێست بوو حتا نەیانتوانی ڕێگلی تیارە هەڵسێنشتی بکەن کەواتە پێیان خۆش بۆ ڕفراندۆمە سەر نەگرێت یەکەی و پێشتریش وتبوویان وکوانەڵە وتومانە کاتی نییە ئەو کات ناوەزیری خارجی ئەمریکی کیە بووە نامەی ناردووە بۆ مەسعود بارزانی ئێستا کاتی ڕفراندۆم نییە و مەیکرد لەبەرەوە بەڕای من ئەگەر با بڵێن ڕنگدانەوەیەکی ئیجابی هەبووە نەیبوو بەعەکسەوە ڕنگدانەوەیەکی سلبی هەبوو ئەو کارە ساتێ بەسەر میلەتی کووردا هێنا و من شتێکیش بۆ ئیزافە بکەم کاگاگری هەموو جارێکی ئینسان کە هەنگاوێکی زیادە دەنێ بۆ خزمەتی میلەتەکەی ئەبێت یابێ کە میلەتەکەی لە هیچ ڕێوەکە کەم و کوڕی نییە یا بەلای کەم و کوڕێکی ئەو تۆ نییە کە شایانی وتن بێ بەڵام تۆرە ڕفراندۆم لە زروفێکاکەی بە ساڵە 4-5 موچە ئەدەیت خزمەت گوزاریەکانە سفرە خەڵک بێزارە لێ خۆپشاندان ئەکرێت خەڵک دەکوژین خەڵک ناڕازیە لە دەسەڵاتەکە تۆ کاتێ خەڵک پشگیری بکە ئەو خەڵکێک کە پشگیری کرد ئەو تا بەڵکو ئومێدی هەبوو بەڵام تۆ وەرەسێ کە دوای خەڵکەژە خۆی پەشمان وتان زۆری ئەوتان ئێمە دەنگمان نەدا چونکە بۆچی ڕفراندۆم لە کاتێکی سەغڵە ماکرێت خەڵک وڵات نیشتیمان خۆشگوزاران بەم ئاوا کەوتیمینە باشە ماما من حەزەکەم تۆزێ لەسەر وەزی سلێمانی قسە بکەن سلێمانی وەزی یەکیتی و ئەم مشکلانەی کە هەی بە تایبەت کورد بەڕاست تێناگەی لەبەر کەسێک لە سلێمانی نییە و هەر لە دەستپێکی بەرنامەدا وتم ئاگایان لێ نییە کەسێک نازانێت چی دەبێت لەوێ واتوانم بەگشتی لەسەر وەزاکەی کورتی و بە گشتی لەسەر وەزعی سلێمانی خۆتە زانکار زۆنی سلێمانی یەکێتی نیشتمانی کوردستان کۆنتڕۆلی کردووە یان پارتی بە وەزیرەکەی ناتوانێت مامۆستای لەوێ دابمەزرێنێ بە پێچەوانش هەروایە یعنی دوو ئیدارەی هەیە وازە هەموو کەس هەستی پێکە بەڵام ئەوانی اعترافی پێ ناکەن ئەڵێن نییە سلێمانی یەکێتی ئەیوا بەڕێوا بڵن زۆنی سەوز ئەم یەکێتیە جۆرەها باڵ و تەڕەف و لایەنە بەڵام مەخفیە تاکو مامچەلار مابوو کەس نێئەتوانی با بڵێن قسە بکات بڵێم ئەمەم ڕازیم تەنها ناوشیروان وهات و ئەوش قەناعەتی کە لە ناو یەکێتیا بمێنێتەوە هیچی پێ ناکرد چوو جیابە گۆڕانی دروست کرد وایەوانە بەس دوای ئەم کە مامجەلار کۆچی دوایی کرد لە شێواوی لە ناو یەکێتیا دروست بوو ئەوی کێم سەیتەرە کێ بیبا بەڕێوە کۆسەرەوە کەسێکە بەداخەوە نەخۆشە و ناتوانێت هیچ بکا بووە ئەو بیبردا بەڕێوە بەرهەم ساڵحیان نار بۆ بەخا مایەوە ئەوەی کەوا ئەیبا بەڕێوە لاهوری شێخجەنگی و کوردمان ئەمانێش تەناقوس کێشە ململانەی لە نێوانە هەبووە هەیە بۆچی هەیە چونکە هەر کەسی ئەوێت خۆی کەسی یەکەم کەسیان قبوڵ نەکەی کەسی یەکەم بدابەویکە بە تایبەتی لە دوای کۆنگرەی کە پێنجەم و نامچەنە بکردیان لەبەرەوە هاوسان شویان دروست کرد هاوپەیمانی این هاوسەرۆکیش بۆ ئەوان ناشێت شتێک جەندەر بۆ نمونە ژنێک و پیاوە بۆ نمونە هەمانەی لە ڕۆژ ئاوا هەمانەی لە باکوور وانە لە بینە ژن و پیاوە بین دوو پیاوە هاوسەرۆک نابێ بۆ ئەبێ ئیلابێکیان جێگر بێت هیچیان قبوڵیان نەکرد هاتە سەرکەوە دوای کۆنفرانس
زیاتر لاهور دەوری ئەک ئەو بڕیاری ئەدا ئەو شتی ئەکرد ئەو خەڵکی لابن خەڵکی ینی کۆنتترۆلی ئابووری کردبوو ئەمە بۆ لاکەی ترکە باوێل و قوباد و قرس بوو قوڵی بکە نامشتە ئەوە بووی ویستیان بێنە بە کوردێکە خۆمان شتێ بکەن کە نەمێنێ بەڵام ئەوە معنای ئەوە نێکەوە لاهور گەندەڵ نەبووە هەردووکیان گەندەڵ هەر لایەکیان گەندەڵ هەمویان گەندەڵن بە قیادە و بە قەواعیدی هەر هەمویان خاوەنی کۆمپانیان هەر هەمویان سەرانەسن هەر هەمویان تەنکەر و قاچاقچیتیان هەیە لە گومرگەکان ئەمەیان هەیە یعنی ململانەکەی لەسەر ماکتە لەسەر دەسەڵاتە لەسەر پۆستە لەسەر پارێ جاکێ مسەیتەر بێت چی کۆنتترۆلی ئەو هینە بکە سیاسەتە بکە حیزب بەڵام لاهور توانێتی هاوکاری کوردی ڕۆژئاوا بکە یاخود ملی بۆ پارتینە ئەمە ڕاستە هەیە چونکە هەر سیاست مەداری بۆ چوونی جیاوازی خۆی هەیە بە تەعامل لەگەڵ لایەنەکانی تر و حیزبەکان تر ئەو بەم جۆرە بووە ئەمە خۆجی دەستخۆشی من دەستخۆشی لێکم کە هاوکاری ڕۆژئاوای کردووە لەگەڵ پێکاکە باش بووە نەیەشت پارتی و مەسعود بەرزانی هەموو شتێ بن هەموو بڕیاردەن ئەمە هەیە بەڵام ئەم معنای ئەوە کەسێکی پاک بوو لەم لایشەوە ئیساکی کە قوباد و باوێل هاتوون دا و دەسەڵاتیان لێسەن و معنای ئەمە شەریفن ئەمە فریشتن نەخێر ئەمان هەر زۆر خراپن ئەوە تا تەنها دوێنێ پێرێ لە سەردەمی ئەمان کە داڵێن ترێمە ناڵی قاچاقچێتی بمێنێ ناڵین گەندەڵی بمێنێ هەر لە کفری چەندین نەدا 1920 تەنکەری قاچاقچێتی گیرا دوایی بە تەلەفۆنی ڕۆ بۆ ناو عێراق ئەمە گەندەڵی نییە بۆ ڕێگای دێگە ئاڵی گەندەڵی ئەبن لەبەرەوە بەڕای من ململانیەکە لەوێ کاکاگیری بەداخە و بۆ بەرژەوەندی خەڵک نییە لە پێناوی خەڵقان نییە بۆ مەسەلەیەکی نیشتیمانی نییە بۆ چاکردنی حیزبەکە نییە بۆ ئەوە نییەکەوە ئێمە بتوانین بچینە عێراق و لەگەڵ وڵاتیان دراسەیەک خێتابوویەک هەڵوێستمان هیچی ئەمانە نییە بۆ ئەمانە نییە هیچی تەنها بۆ بەرژەوەندی پارە و ماکت و دەسەڵات و ئەوەیە هیچی ئەوە ڕابۆچمە وە نەکەوە ڕای منە ڕای زۆری بینەی کورد کە یەکێتی بناسێ هینەکانە بنە سەرکردەکە هەر هەمان ڕێی منی هەیە کە ململانەکە بۆ دەسەڵات و ماکت و هەرەوەی شتێکیکە نییە باشە وەساکە بەر بەکوێت دەڕوا ئێستا وەز چۆنە بەبیری من تۆزێ پەیوەندی سیاسی لەگەڵ دەوڵەتی داگیرکەرانش تۆزێ تەسیری هەیە بۆ ئەم پارچەبوونە و ئەم ململانەیە ئیتر چۆن دەبێ بەر بەکوێ دەڕوا ڕاستیەکەوە پرسیارێکی گرنگ من ناتوانم کاگەر نامێ قسە بکەم شتێک بڵێم وا دەرنەچێ بەس من هەست دەکەم ئەم ململانەیە کۆتایی نایە ئێستا کۆتاییشی نەهاتووە چونکە هەروە بە ئاسانی لاهور دەست ناکێشێتەوە خەڵقی هەیە لاهەنگیری هەیە ئەندامی دڵسۆزی هەیە و بندیواریشێ مەسا بینیمە کە 12-13 کەس هەوێ هەیە هی دژەتەرە و دژەتەرۆژ موچە وەرگ ئەمانە گەل لە پارەکەیشان نامێن موچیان نامێن ئیمتیازاتیان ئەم لەبەرەوە پشتگیری لێەکەن بتوێنێتەوە و خەڵقی دڵسۆزی وازانێت کە کەسێکی دڵسۆ پشتگیری لێگە جا ئەم ململانەی بەردەوامێ بێت تاکەی بەردەوامێ من نازانم بەڵام کۆتایی نەهات و کۆتاییش نایە بەم زوانە ئللا ئەبێت خەڵک بێتە سەر خەڵکیش کێتر لەوانەیە یاخود حیزبەکە خۆیان لە ئەندام گداتی ئەکەوانش لەوە ناچێت هیچیان بەدەسەڵات هەستەکرێ قوباد و باوێر کۆنتترۆڵی ئەوانیش و دادگایشیان کردووە هەموو شتێکیان کردووە چونکە بەداخەو لە کوردستان وایە ترکە کێ دەسەڵاتێ بوو دەسەڵاتی بەسەر هەموو شتێکی کاشکە بە دادگا و بە ڕێکخراوەکانی حیزبی و بە پارە و بە هەموو شتێکۆتر دەتوانێت بە سوپا و بە هەموو ئەوەی لە دەرەوەی ئەو معادلەی بێ شتێکی ئەو توی پێ ناکرێت من وای دەبینم یعنی جارێ باش شاڕێکم زای بەرەکوێوە ڕابەز باوەڕان کۆتاییکی باشی هەبێت بەڵێ باشە پەیوەندی پەکەکە هەلوەستی پەکەکە بەرامبەری ئەم وەزعەت چۆنە ئێوە چۆن دەبین
ونوچیان منیش هەر بیستم پەیوەندی پێگەکە لەگەل لاهۆر بەحسی ئەوانە دەکردی تر ئێوە چی دەزانن لەو بارەوە؟ ئەزای چۆن وەکو پێشتر پێوتی ینی لاهۆر هەندێک شتی کردو بۆ پارچەکانی تر بۆ نمە ڕۆژئاوا و باکوور پێکەش پێ ناخۆشە کە کەسێک دۆستیان بووە ئێستا بە ئاسانی لات بدرێ وان نییە لەبەرەوە سن ترسیان لەوە هەیەکەوە قوباد و باڤێل تەواوەتی بچنە ژێر دەستی پارتی و پارتیان جوڵێنە دژی پەکەکە ئەمە سێکی مەشروعە زۆریش مەشروعە چونکە این باڤێل و بە هیچ جۆر ئەوانیانێکەوە بتوانن دەستی یارمەتی بەشەکانی کە دەکەن ئەویانتیانە ئەوە تەنابی لە خوانەکەن جا لەبەرەوە پێکاکە ترسی لەمە هەیە و حەقی خۆشێکی وکن ترسێکی مەشروعە بەڵام بەڕای من پێکەکە ناتوانێت شتێک بکە معادلەکە بگۆڕێت دوور لێوە ینی چی ئەتوانێت بکە پێکاکە لێەوە تەنها تەمەنای ئەوە شتێک دۆخەکە بەرەو خراپی بە و پێکاکەش مێنێتە بۆ جۆرە ینی تەمەنای ئەکرد کە وەزعەکە نەگۆڕێ چونکە هەر چۆنی بێ وکوتم باڤێل دۆستێکی زۆر نەبوو بێت گرنگ نەبوو بەس دۆستیان بوو لە سەردەمانێکە یارمەتی هەردوو لای داوە چوەک پێکاکە و چوەک ڕۆژئاوا لەبەرم بتوێنێتە پێکاکە پێی ناخۆشم گۆڕانکاریە بەڵام باوەڕم نییە توانێت شتێکیەوە تۆ کاکە وەزعەکە بگەڕێژەوە بۆ بەڵێ باشە هێزە داگیرکەران چ ئیسیفادە دەکەن لەم شەڕە ڕاستەوخۆ دەستکاریان هەیە ئەن هەر نەڕاستەوخۆ وەڵی کاگاگری من ناتوان بڵم ڕاستە خۆیان بەڵام پێیان خۆشە هەردووکیان بۆچی پێیان خۆشم بۆ نمونە مەسەڵان و ئەگەر لاهور جار بەجار هاوکاری پێکاکای کردبێ یا کوردی ڕۆژئاوا کرد ئیستا ئەوە نەما ینی شتێک بووە دۆستێک کەمتر بۆ دۆستێکی با بڵێ باکوور و ڕۆژئاوا کەمتر بوێ بۆ ئەوان حەت خۆشە پارتی پێخۆشە ئێرانیش پێخۆشە تا ڕادێ بەڵام ئایا دەستیان هەبووە لە مەوزوعە من نازانم یعنی هینم نییە لەوە ڕاستە خۆ دەستیان هەبوو بێ خۆ دەشکری ئەوانە هەموو هەوڵەکەدەن بۆەوەی کەوا ئەو سیاسەکانەی ئەو سەڵاتە ئەو کەسانیانە لایدەن لە نایبەرن نەیهێڵن ئەمە هەموو هەوڵێکەدەن تورکیا و ئێران بەنابان بوون بەڵام حتممە لە تورکیا و ئێرانە ئەم گۆڕانکاری باشە مامۆستا زۆر سپاس بۆ هەزرەکانی تۆ هەرسەنگاندنان بەڕاست من بەتایبەت لەبارەی باشووری کوردستاندا بەتایبەتی سولێمانی ئەم ماوەیە زۆر تێکلاوە لەبەر ئەوەش تۆزێ هیوای ئازادی ئەو هیوایی کە لە باشووری کوردستان دەرەچوویە وەکو لە ڕۆژاوا ئێستا لە ڕۆژەواژی هیوایەکی ئاوا بۆ کوردان دروست بووە لە باشووریش تشتێکی ئاوا هەبوو بەڵام بەم وەزە تۆزێ خراپتر بوو تۆزێ ئەمە شتێک چوو من ئەخوازم هەر دوای ئەمە پرسیار بکەم بە بیری ئێوە بە هەزری ئێوە ئەم وەزی کوردستان بەر بە باشیوە ڕۆژێک دەڕوە ئەگەر دەڕوە کەی تا کەی ئەم وەزە ئاڵۆزە بەردەوام دەبێ هیوایەکی ئاوا بۆ بینەرانی خۆم ئەخوازم ئێوە دەرببڕن هیوای ئێوە چییە لە باشووری کوردستان هەزایکی کاکاگرێ من وەکو کوردێک ئەمەکو ئینسانێکی ئینتەرناشنال ومێدم ئەوەی ڕۆژە لە ژان کورد بێ بە دەوڵەتێکی سەربەخۆک و هەموو ئەو دەوڵەتانی کە هەن هەیە 9 میلیۆنیا کەمترش سەربەخۆیە ئێمەش مافی خۆمانێ دەوڵەتی سەربەخۆمانە بەڵام بڕوات بێ هیچ کورد سەربەخۆیتانە دەینێ و بڕۆن هەڵپەڕە شتی وانە بەر لە هەموو شتێ بێ خۆمان ئەوە ماتیابێ خۆمان ئەو ئیمکانێتەمانە بێ خۆمان یەکگرتوو بێ خۆمان کاری بۆ بکەین ئەوەمان نەکرد کەس نایە بڵێ فەرمەوە دەوڵەت سەربەخۆوە من یەک نمونەت بوێنم کاکاگرێ مادەی 58 و 140 وا بوو دەرچوو دەربارەی گەڕانەوەی ناوچە دابراوەکان کوردستان بۆ هەرێمی کوردستان باشە
ئەمە لە پەرلەمان سێ هین دەرچوو بڕیارێک دەرچوو لە سێ بڕگە یەکەم سەرژمێری دووهەم هەڵبژاردن یاخود ڕاپرسی سێهەم بڕیاردان شتێکی ئاوا بوو ئەمە ئەوە کورد بیکردا خۆ عەرەبی بەخا نایە بڵێ فەرم و کوردەکە بووە دە کوردی خۆمان هیچیانی نەکرد هیچ تا حتا مالکیان پرسی وتوی ڕۆژنامەنووسی بۆ ئەو مادانەی 140 بەڵێ حسابین بکە 140 جێبەجێ ئەگە کورد خۆی سۆز نەبێت و قەمخۆر نەبێت بێت نێ ئیشی لەسەر ئێمە چی بکەین وتی تا ناشیکە ئەوان تەنها مەبەستیان پارێ و دەستکەوتە کورد ناوچەی دابڕا ئەگەڕێتەوە یان ناگەڕێت بەلاوان کێشەیەک نییە ئەوان کۆرکوچیان لە دەستدا کێشەنەوە جا لەبەرەوە مەسەلەی سەربەخۆیی و کیانێکی سەربەخۆ وڵاتێکی سەربەخۆ من بە دووری ئەزانم بەداخەوە لە باشوور بە بۆنەی ئەم سیاسەتی کە ئێستا هەیە ینی ئەم پێکاتی کە هەمانە یەکێتی و پارتی و گۆڕان و ئەمانەمە ئەهلی ئەوە نین وڵاتی سەربەخۆ ببن ئەهلی ئەوەش نین خەڵک بەرەو سەربەخۆیی بەرن ئیشی بۆ بکەن کاری بۆ بکەن ئەوە نین بەڵام وەرە سێرکە کاکاگری لە ڕۆژئاوا ببرە کانیەت و توانای ئابووریان لە هەموو ڕێکۆی زۆر لەی باشوور کەمترە بەڵام وەرە لەما 7 ساڵەوازەم دەسەڵا سیستەمێکی جوانی کۆمەڵایەتیان بەڕێوە بردووە کە خەڵکی وڵاتانی جیهانی سەرسام کردو بەخۆیان وڵاتی هەموو ژیانێکی مەدەنی بەرقەرار کردووە لە هەموو ڕوویەک گەندە من ناڵم لێژنی لەوانەیە هەبێ بەس ئەگەر حساب بکەم بەلای خۆمانەوە هەر زۆر دەکەمە ژیانێکی ئاسوودە خەڵک دڵسۆزە توانیوان ڕێز و حورمەت بۆ خۆیان پیا بکەن لە ناو وڵاتانی جیهانە ئەمە زۆر گەورەیە یعنی تۆ بیرت بێ کاتێ دژی داعشەرە هەزارەها خەڵک و ئەوروپی و کەنەدی و ئوسترالی و عەرەب و چیوچی هاتن لەوێ ئەجەنگان لەگەڵ بۆچی بۆ ڕێز بۆ ئەو یاسایە کە هەیەە بۆ ڕێز بۆ ئەو سیستەمە جوانە کە هەیەە جا بە کوردانی لای خۆشمان باشوور بزان چاو لەوان بکەن ئەوان بە 30 ساڵ نەیان توان نمونەیەکی جوان پێشکەشکەن ئەوان بە 7 ساڵ توانیان جوانترین نمونە و سەر پێشکەشکەن ئەوانە قابلین لەوانەیە لە ئەگەر ظروفێکی تایبەت بێتە پێشەوە ئەگەر دەوڵەتە بێ ئەوان یەکەم کەسە بن دەوڵەتی کوردی نەک باشوور بڕات بێ ئەوە بۆ چوونی منە بەڵێ ماما پرسیارێکی ئەم بویەرێکی تازە دوهنێک بۆ بزانم ئەمبەری درۆژ تێکۆشەرێکی کورد پارتی دموکراتی ئیران لە هەولێر کوژرا شەهید کرا ئەو کاتەش بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بەرزانی لە ئێران بوو ئەم کوردەش لە لای پازداران وە کوژرا شەهید کرا لەم بارەوە ئێوە چی دەڵێن ئەمە وەکو دەربەک وەکو لێخستنێک وەکو چی پێ دەڵێن ئیتر هەلوێستێک لە دژی پارتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەن پەیوەندیەک لە بینی هێزە کوردەکان و ئیران بوو سەدەمی ئەم ڕووداوە ئەمە ئێوە چۆن هەڵسەنگکردن چ تورکیا و چ پارتی تا بۆیان بکرێت ئیمکانێتان هەبێت هەوڵە دەن نارەکانی خۆیان لە ناوبەرن تر لە هەر شوێن حتا تۆ زانیت ئێرانش و تورکیا لێ ئەوروپا لە ئاسیا خەڵکیان کوشتووە ڕفاندویان ئەوانێ ئێجا شوێنێکی وەکو ئەوروپا بتوانێت مەسا تورکیا لە فەرەنسا سێتێ کۆشەری ئافرەت لە ناوبەرێ یاخود ئێران بتوانێت قاسملۆ شەید قاسملۆ شەرەفکەندی لەو کوێ لە پاریس و لە نەمسا و لە ئەڵمانی لە ناوبەرێ بۆ نەتوانێت لە کوردستان لە پاڵیاتی نیکە ئەیکا هەر کاتێ دەرفەتی هەبێ هەر کەسێکی سیاسەتمەداری بەشەکانی تە بزانین بۆ سەر ئەوان لە ناوی جا ئەو بەڕێزش کە ئەندامی سەرکردایەتی دیموکرات بووە بوورە نازانم لایەنیانە حتمما کەسێکی چالاکووە ئەوە کە لە ناویان بردووە بە دووش یەکەم ئەوە دوژمنێکی خۆیان بە قسەی خۆیان لە ناویان دووهەم
ئیهانەیەکە بۆ پارتی ئەڵێ ئێمە لەژێر دەسەڵاتی تۆ ئەتوانی نەمشت تۆ هیچ نی کە پارتی هاتووە ئەڵێ ئێمە ئەو کەسانەمان گرتووە تەمانبی ئەوانەی کە گیراون و خەڵکی باش بە پارەی کەنیا بەشتێ ئەڵێ ئێمە لە سێدارەیان نەدەین باش تۆ ئەمەش کارێکی جوانێکی تایسا یەکێتیم شتێ نەکردو بەڵام هاوکاتە بزانی کێ لەوانە بزان چ تەرەفی بۆ خۆ باش زانێ ئێرانە بۆم باسی ئەوە ناکەی بڵێ ئەمانە بە دەستی ئێران بە هەندانی ئێران کاریان کردووە ئەبێ هاوکات ئیدانی ئێرانش کرد بەس نایکات چونکە ناتوانن ئەو ئیمکانەتیان نییە پەیوەندی خۆیان لەگەڵ ئێران تێک بنەوە کوتم سنووریان هەیە و قاچاق دێتانی ئەم شتانە و لە خۆشان ترس ڕاستەکەی چونکە حکوومەتێکی لاوازبی لە ناو خۆتا ڕێک نەبیت و یەکگرتوو نەبیت و میلەتەکەت ڕازی نەبێت بێگومان لە چندای دەرەوە شوێ بەس یەکێک کە چوو بۆ ئێران بۆ پیرۆزبایی برای سەرۆکوەزیرانی نوێ ئەمە شتێکە پرۆتۆکۆلە تا ڕادێ ینی ئەتیادی ئەگەر کەسێ بڕات پیرۆزبایی لێ بکات لە هەرێمی کوردستان داوت کراون منەوە بە شتێکی زۆر هینی نازانم بەڵام ئەوەی کە ئەیزانم خراپە ئەوەیەکەوە یەکێتی و پارتی تەسلیمی سیاسەتی ئێران و تورکیا بوون ئەوە خراپ و خەتەرە باشە زۆر سپاس من بەڕاست پرسەکانی من هەر ئەمە بوون هیوادارم لە داهاتوودا لە سەروەزی کوردستان جارێکی تر بەرنامەیەکی تر دروست بکەن زۆر زۆر پێ خوشحاڵم و زۆر سپاسەکەم قسەکانی دوایی کە بۆ بینەرانی گومان ئێوە بڵێن تشتێکی ئەگەر هەبێ فەرمۆ سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە هیوادارم ئەو بینی سۆرانی و کرمانجی بەردەوام بێ بۆی زیاتر لە یەک تێبگەین جگە لەو زیاتوان شارەزایی دۆخی سیاسی باشتر بن و هاکات شڵات و ئێمەش بە هەمان شێوە بزانی بووی یعنی ئاڵوگۆڕێکە بێ لە بیر و بۆ چوونە بۆی یەکتر زیاتر بناسیین یەکتر شارزە بۆی کە باکووریان پرسی وەزعی کوردستان وەزعی باشوور وەزعی سلێمانی وەزعی هەولێر چۆن شتێکی لێ بزانێ باشە وانێ وەکو ئێمەش بە هەمان شێوە یعنی هیوادارم ئەم شتە بمێت و بەردەوامێ و دەستی تۆش خۆش زۆر زۆر سپاس مامە سپاسەکەم هیوادارم جارێکی تر بەرنامەیەکی تر دروست بکەم منیش هیوادارم هەموو کاتی ئامادەم کاتی بۆ بینەران بەسەر چاو زۆر سپاس مامە زۆر سپاس ئەو کاتە باش بۆ تۆش باشە بینەرێن هێژا ئەم گشتە داویا ڤیدیۆیەکی خۆی دیتر لەگەل نویسکارێک کورد ڕۆژنامەوانێک کورد و هەمان دەمێ دەستکارم بێژم چاڵکوانێک کورد بەگشتی کارێن کوردەواری بەڕێز گۆران حەلەبچەی کۆتوبێژێکی خۆش پێکانی هەویدارم دلێوە بێ حتانش من هات من نێرینێن هێژا بە کورمانجی نویسین وەرگەڕاندن ئەس باوەرم هون وان نویسانە بخوێنن هەنێ بگشتی کۆتوبێژ ئەمە تێبگەژن حتانی ڤیدیۆیەکی دیتر بمێن خۆشیەدا سەرسەری من سەرچاوی من هات